ئێستانی مەسئلەی مادەی هۆشبەرەکان لە عالەمی ئیسلامی نەبوو هەتا سەدەی شەش و هەفتی زاینی نەبیتن. لەو زمانی کە تەتەرەکان هاتنە عالەمی ئیسلامی ئەوان لەگەڵ خۆیان هینا. جا ئەو مەسئلە لە فقی ئیسلامی پێ دێن نەوازل، یعنی شتێکی نوێ و کە پێشتر لە سەردەمەکانی پێشتردا ئەو مەسئلە نەبووە هەتا عولەما بێن باسی بکەن و حکمی لە بۆ دەربکەن. بەڵام لە پاش ئەوەی کە تەتەرەکان لەگە خۆیان هینا و خەڵک فێر بوو و خەڵکیان لەگە خۆیان فێر کرد، بەڕاست زانایانی ئەو وەختی و هەتاکو ئێستاش باسی ئەو مادانیان کردووە و تەبعاً وەکو دکتۆر بەختیار تاڵەبانی فەرمووی ئەو مادانە زۆرە ئەنواع ئەشکالی هەیە، بەڵام ئەو وەختی کە ئەو زمانی کە باسییان کردووە هەموو شێوە تەبیعیەکان بووە، ئەوانی کە بە تەبیعیش بوون وەکو گوڵشین بوونە وەکو نەباتێکشین بوونە ئەوان خەڵک بەکاری هێناوە. علەمای ئیسلام قاتیبەتەن بەبێ ئیستیسنا ئەو مادەیان حرام کردووە بە هەموو ئەنواعەکانیەوە، حتا بەو ئەنواعانەی کە ئێستا کە سناعین وەکو مختەبەر دروست دەکرێت، وەکو دەرزیە، وەکو حبوبە، وەکو هەر شێوەیەک بیتن قاتیبەتەن هەر هەموو زۆرەکانیان حرام کردووە. مەسئلەی ئایا لە بۆ دەرمان بەکاردێیان بەکار نایە، ئەوە دوو ڕەئی هەیە لەناو زانایاندا. هەندێک زانا زۆر توندن لەو مەسئلە بەڕاستی حتا لۆ دەرمانیش قبولیان نەکردووە مەوادی مخدر بەکار بێ، بەڵام هەندێک لە عولەمای تر خاستەن ئەوانەی معاسرین ڕێیان پێداوە ئەگەر بە سەرپەرشتی دکتۆر بێ، ئەگەر بە ڕێی دکتۆر بێ دەتوانین ئیستیفادە لەو مادە مخدرە بکرێت بۆ عیلازی ئەو نەخۆشیانە یاخود ئەو کارانەی کە نەخۆش پێویستێتی. طبعاً عولەما هاتوونە ئەو مەسئلەیان چۆن یەکلا کردیتەوە. یەکەمیشت بۆ ئەوەی هەر شتێک حەڵاڵ و حەرامکەی دەبێت بچیتە خزمەت قورئان، چونکە ئەگەر لە قورئاندا ئێمە ئاەتێکمان نەبێ ناتوانین سەر بەخۆ حەرامی کەین، پاشان دەچینە خزمەت حەدیث، ئەوجا پاشان دەچینە سەر مەسادری ئەدیلەی دیکە. عولەمای ئەوانەی کە وەچی گوتم حتا ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە مەجموعەی فتاوادا دەرێ ئیجماعی عولەمای ئەو سەردەمی خۆی لەسەر بووە کە هەموو مادە مخدرەکان حرامن، بەڵام ناوی مخدر نەبووە وەختی خۆی، ناویان لێ نەنایە مخدر، هە پێیان دەگوت حەشیشە و ئەو ناوانەی کە ئەو وەختی خۆی هەبووە ناوەکانیان گوتووە، بەڵام بەو ئاخیرە ناوی گۆدرا بە مخدر و بە تریاک و بەو ناوانێک کە ئێستا مەشهورە لە ناومان. جا ئەوان بەدەلیلی قورئانیان حرام کردووە. مەسەڵەن هینایەتیان ئەو ئاەتیان هینایەتەوە کە لە سوورەتی ئەعراف خوای گەورە لە ئاەتی 157 دەفەرمی الذين يتبعون النبي الأمي الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل. پاشان آياتك دەفەرمی ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. خوای گەورە باسی ئەو پێغەمبەرە دەکا عەلەیهی سەڵات وسەلام کە خوای گەورە ناردیتی بۆ لە بۆ ئەو ئومەتە، یەک لەو سیفاتی ئەو پێغەمبەرە کە سیفاتەکانی مەوجودە لە ئینجیل و تەورات ئەوەیە ويحل لهم الطيبات، هەرچی شتی پاکە بۆیان حەڵاڵ دەکا، بە پاکیان بۆ حەڵاڵ دەکا، ويحرم عليهم الخبائث. عولەما بە ئیتیفاق دەڵێن ئەو مەوادی مخدراتەنە هەمووی لە بابی پیسیە، هەمووی لە بابی پیسێ. شەرت نییە پیسەکە عینی بیتن وەکو چرکا وەکوی خوێن، نا، بەڵکو پیسەکە تەمەشای بکە وەکو دکتۆر فەرمووی لە ڕووی کۆمەڵایەتی تەمەشاکە چەند پیسە، لە ڕووی سەحی تەمەشاکە چەند پیسە، لە ڕووی ئابووری تەمەشاکە چەند پیسە، لە ڕووی نەفسی تەمەشاکە چەند پیسە. ئەخە ويحرم عليهم الخبائث، ئەوە خەبائثە کە کاریگەری لە هەموو جومکەکانی ژیان و لە هەموو شێوەکانی ژیاندا هەبیتن. یان عولەما هاتوونە مەسەڵەن قیاسیان کردووە لەسەر خەمر کە خوای گەورە دەفەرمی إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه. دەفەرمی لەبەر ئەوەی بەڕاستی زۆر لە خەمر پیسترە. ئەگەر خەمر کابرا دەخواتەوە بڕک نەشوەک دەیگر بێک زەوق و شەوقەک دەیگری، ئەو شەوق و زەوقەشینی ئەو ئەهلی ئیبادەی دەکا، تەعتیلی عەقلی دەکا، حەواسی دەکا. جارە کاریگەرترین شت ئەوەیە مەجموعەیەک ئەعساب هەیە لە ناو مێشی، مەراکزی ئەعساب هەیە لە ناو مێشکی ئینسانی، ئەگەر ئارەق یەک دوو شوێنی ئەو مەراکزانە تێک بدا مخدرات هەر هەمووی تێک دەداتن، هەر هەمووی وێران دەکاتن. جا بەڕاستی بۆیە ئەوە خەبیثترین خەبائثە. ئەگەر وەختی خۆی پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام کە ئارەق ئوم الخەبائثە، بەڕاستی ئێستا مخدرات ئومی خەبائثە، هەر زۆر لە هەموو ئارەق و لە هەموو مەوادە کحولیەکانیش پیسترە. وفرموديش پیغمبرش من هي عليه الصلاة والسلام أفرمي كل مسكر خمر
وكل خمر حرام لرواية إمام مسلم دفرمي وكل مسكر حرام براسي هرشتك سرخوش بك حرام قاعدة عام وكو علماء فرميتان هرشتك سرخوش بك حرامة ما أسكر قليله فكثير حرام ما دام توزي لي بخويته زوري لي بخويته وسرخوش بي كما كشي هر بحرامي حساب كراور علماء أصول فقه هاتونا قاعدة كان داناوة لو قاعدة دفرمي كل ما أضر الجسم والعقل فهو حرام أو قاعدة إنه هر شتك هر مادك بخوري سائل بي هر زورك بكار هنانك بيتن أجر بيتو زرري جسم وعقلي هبي أو مادة حرامة ذات مشاكل وكو دكتور فرمي خوزيا حمو بابتكاني روم بكر بايا لاني دينوا قورة ترين زرري هي كاكا لاني دينوا قورة ترين زرري هي أو مخدرات لان كوملايتي وقورة ترين زرري هي لان نفسية لان صحية وهرويراني دكا حتى ميشكو دماغو حموشتي ويران دكا إنسانك بيكلكو بفائدة بعقل بهوش استفادة هيتسي لنا كري لهمو لأنا كان براسي زرري شيء وخاصة عقل كبيروستنيش تخوي قورة دايت إنساني مناطي تكليفة ايما كالجر اجلان زودا دكرينو بعقله ذا اجر او عقلش اللي دزدا اتسي ميزك الدمينه سقدروا رزيك الدمينه وبراسي هر ملت ايش اجر بيتو اوجتي لنا وبيدابو هيز ابداعنا منه هیچ شتێکی نامێنێت کە افتخار پێ بکە لەبەرەوەی ئەو مادەیە بەڕاستی زۆر کاریگەری لەسەر عەقڵ و لەسەر ئەوانە هەیە مەسەڵ دیاردە نەمێنێ لە ناو خەڵکی کەرال و دەوروبەری کەرال و بریندەفەری ئیدارەی گەرمیان پێویستە یەکەمیشت بەڕاستی مامۆستایانی ئاینی و وەبانخوازەکان بە دەرەجەیەک تقوية إيماني أو خلق بكن وقناعتي بين كحرامس ونزاني أو كابراي أمشت بسيطة أو شروبي كوخة وكحرام شروبي كوخة كلين أو سيكوتينا كحرام بونكي فعلا وايا بلام الحقيقة ده حرامة ما دام سرخوشي كردي ما دام بيهوشي كردي ما دام بعقلي كردي براسي ده بما مستعان دوري زور كاريجرو زدي ببين لوي كوا حرام بكن زال لو تاركان لو تاري زمعة لمحاضرة كان خالي دوام ده سوشيال ميديا كان براسي زور كاريجر دبي سوشيال ميديا لقر ما مستعان ولقر ما خوازة كان بيكا وهما هنجيب كان أوان بدر خستني زرر كان أو رسمة سيرو أنتي كاني كداوي زور كاريجر لتساوي خلق براسي خلق نازاني حتى أو رسمان نبيني حتى أو كارساتانا حتى أو زرراني نبيني براسي لينا ترسي أما كرس مكان الديد آثاري خرافة كان الديد براسي أو كازوزور لينا ترسي خالي سيم دمينيت ورقابي حكمتي براسي دبي حكمت بزدي مراقبة دوش وين بكا يك خال السنوريا كان كإير مثلا پرویز خان خاڵێکی سنووریە وەکو دکتۆر بەختیار تاڵەمانی ئیشارەی پێدا زۆر دەبی بە حەساس بن بڕوا دەکەن لێک لە خاڵە سنووریەکان مخدراتیان بە دوگوردی نوێژە هینایە دوگوردی نوێژ بە چاوی خۆم دیتم مدیر ئاسایشی سلێمانی فشانیدا لە تەلەڤیزیۆن دوگوردی نوێژ کابرای ئاسایشی قوربەسەر چ بێ مامۆستا دوگور مەمنوعە ئەوە ئەی نوێژە هینایەتی ئەوجا هەمووشی سبحان الله مخدراتی لەناو دانابوو جاوە ئەنوا ئەشکار فێڵ و حیلە و تەڵەکە بازی دەکەن یەک قسەی زۆر خۆشتان پێ برێم وەخت خۆی لە سزن تەماشی مامۆستا گوتی لە سزن هەموو تێکراوە یەکێکم لەگەبوو ناوی نارم یادی بەخێر ئەو ئیشی لەسەر مخدرات گیرا بوو دەگوت مامۆستا دەزانی ئەمە کۆ مخدراتمان ئاودی دەکرد لە بۆ جێیان گوتم کو زۆر زیرەک و شارەزا بوو دەگوت ئێمە یەک ڕەوە حەیوانمان دەکرد ڕەوە حەیوانێک مەسەڵەن مانگامان دەکرد دەمانگا دەمان لە ئێرانێ دەمان بردە شوێنێکی تریان لە ئێرانێ دەماهینە عێراقی دەگوت زگمان دەدڕاندن 1 کیلۆ تریاکمان تێ دەکرد و دەمان دووریەوە کابرای ئاسایش ئەوە مانگایە خۆتوانی مانگەی فەحزکەی خۆ مانگەی فەحز ناکەی مهم بە هەموو شێوەیەکی سبحان الله ئەوانە دەتوانن بیگۆزنەوە کەواتە بەڕاستی برایانی ئاسایش دەستگای ئەوانی کە مختصن بەو ئیشەی زۆر بە وریایی کاکە هەیە دەی خوا قوتی دەدا قوت هەمووی دەکاتە چیسە قوتی دەدا وەڵڵا کەسە بۆ پێ مردووە هەندی خواردێ چیسەکان تەقی لە ناوزگی ڕاست پێوە مردێ خاڵی دووەم کۆفیەکان بەڕاستی دەبی ئەو کۆفی خانانەی کە وەکو مامۆستا فەرمی دکتۆر
بەختیار فەرمی لە عەدەدی فەلافل فرۆشەکان زیاتر بووە بەڕاستی دەبێ ئەو کۆفیانە زۆر مراقبە بکرێت لەبەرەوەی ئەو گەنجە کە دەچی نێرگەلەیەک دەخوا تامی خۆشە و ئیدمان دەبی نازانی صاحب کۆفیەکە تۆزێک ئەو دەرمانە تاڵی بۆ تێکردووە و تاکو بەردەوام بێتن لە کلەوی بکری جا بەڕاستی ئەم دوو شوێنە زۆر شوێنی خەتەرن و بشزانن زۆر بووە یعنی معقولە شوێنێکی وەکو هەڵەبجا عەدەدی کۆفیخانەکەی بگاتە 7 ئەو قەومایە بابە يعني أو معقولة يعني حتى تصورنا كده شون دبي أو هم كوفي هبي أدي باش أو كان زاني اللي بدادن شيء هيز بيشن بيكارن ذيك هذا همو أو ترياكي رايشون همو أو نيرجلي رايشون كبراسي أو دببنو بردوام لمن دربن خالي شيء ترش أويك عقوبة براسي دبي عقوبة بدرن سكا هركاتك حكومة دستي شرك العقوبة أوانا براسي أوانا زياتر إيشي خوان دكان وناش ترسل زابوه حكم إعدام بزن حكم اللي عندك دولتان حكمان إعدام للصين لسنغافورة لزول لدول حتى لإيران والعراقيش أويك تجارة بمخدرات كحكم إعدام خالص زور جرين كيوش أو برا عزيزة باسكر كابريك أول زاري توزيشي دخوا أو جناح بارة بلام أو تجارة بيدك أو تاوان بارة فرقي هيك أو هزاران كسي تشكر وزابوي صندوق عقوبة كان تنتربن براسي أو زادت واني مزياتر أو بلاي أو نهامتي قوري لكول خومان بكينوا زابين خوش بهربا كورتي وبا كردي أو عندي الخدمات بريستان بريم وآخر يك نقطة زور خوشتان دجوجير ماتا بطاقتي تان همو برواتن يكك لقلم بودا سزناوي قاسم بعدنا وكش بريم قلنا إشكال نيا طبعا أو قاسمة قلت إمام الصالح أمن نسى مخدرات جرام لبغداد أو إي بغداد قلت إيه أمن دام يشتبوا من الساخانة جديتم دو مصري لو كتريان باز ذكر ديان قلت زاني ترياكو دروز ذكري قلت نا والله قلت برو قشبلي بينا قشبل بزانا سبحان الله أو فيرو حيلانا قشبلي بينا لقى كشمشي لما تشيني قوشتي دا دبتغ ترياك قلت والله أمش سوم مردم هاني قشبلي خركموا حتى لقى قلت وسيت كيلو قشبل لقى كيلو كشمشي قلت ليكم دا لما تشيني دبينم كرة براسي أو التواو أنا وكو ترياك كي قوية ويكتري قرتيه ولي تسوي قلت سوم بازاري بفروش من بغداد تي بقري كاكا ترياش يا خوي تريا قلت حتى توشي كيجيبهم تنمزاني أو أمنة والله قلت عندك ترياك قلت إيه والله تي بسندي بينا وبرده تبى 25,000 أصلي أخا 25,000 قلق زورا قلت سن كيلو تي قلت والله 1 كيلو قلت نا والله كما برو 5 كيلو يكملوا بينا قلت أخا ما هو شيء ده حسابي أم دقلات أو هم قشبلي خرده كما أو هم قشبلي شيء ده والله عصر قلت مردم هم دستمروي حتى أو هم قشبلي لما أري لما تشيني دستيش كهربائنا تمين 5 كيلو يتكشملوا حاضر كده فيك لبون برد فش من اللي قرتم تبردم يعني باشان وتي قلت يعني دام قلت لول يوم ددن احتراما لو برا برزانا قلت دزاني لول ددين لبر او ترياك نبوسكو هم خوار بومان تلو ددين سكزاني ما ترياكني محمد از شش بانديشان حكم كربو كوادارم ان شاء الله ما ندو ما نكرد والسلام عليكم ورحمه الله